بەناوی خی گەورە کتێبی ئەم جارەمان کتێبێکە لەبارەی چیەوە لەبارەی بەڕێوەبردننی کاتەوە کە ئەوش کتێبێکە بە ناوی وێن لە نووسینی دانیال ئچ پینکە. ئەم کتێبە کە لایەن نووسەر دانیال ئچ پینکەوە نووسراوە کتێبێکە کۆمەڵە تایبەتمەندیەکی جیاوازی هەیە لەگەڵ کتێبەکانی دیکە واتە ئەگەر ئێمە سەیری زۆرێک لە کتێبەکانی دیکە بکەین لەبارەی بەڕێوەبردننی کاتەوە باسی چی ئەەکەن؟ باسی هوەری بەڕێوەبردننی کاتەکەن، باسی تەکنیکی بەڕێوەبردننی کاتەکەن، باسی شێوازی بەڕێوەبردننی کاتەکەن. بەڵام ئەم جارەیان دانیال ئێنشپینگ تەواو شتێکی جیاوازەکە بەڵکو لەبارەی چیەوە ئەدوێ لەبارەی وێنەوە کەی ئێمە کارەکانمان ئەنجام بدەین. ئەمیش بە سوودوەرگرتن لە توێژینەوە لە بایۆلۆجی، لە ئابووری، هەروەها لە توێژینەوە لە زانستی دەمار و لە دەروونناسی واتە هەوڵی داوە زۆرترین و باشترین توێژینەوەکان وەربگرێت و پاشان هەمووی لە کتێبێکا کۆبکاتەوە و بیخاتە بەردەست خوێنەر بۆ ئەوەی بتوانن دیاری بکەن، بۆ ئەوەی بتوانن بزانن لە چ کاتێکی ڕۆژە پێویستیان بە چیە، پێویستیان بە ئەوەیە کارەکانیان ئەنجام بدەن و چ کاتێکی ڕۆژ کارەکانیان سەرکەوتوو ئەبێت و لە چ کاتێکی ڕۆژە چ کارێک سەرکەوتوو ئەبێت. واتە ئێمە لە هەموو کاتەکانی ڕۆژە ناتوانین هەمان کار بکەین و لە هەموو کاتەکانی ڕۆژە ئەنجامدانی یەک جۆر کار سەرکەوتوو نییە. بۆیە با بچین بۆ بەشی یەکەم بزانین لە بەشی یەکەمە بیرۆکەی سەرەکی بەشی یەکەم لە بابەتەکە چییە. بیرۆکەی سەرەکی لە بەشی یەکەمی بابەتەکە بریتێ لە The Hidden Pattern of Everyday Life واتە نەخشە شاراوەکانی پشت ڕۆژەکانی ژیان. واتە بۆ ئەوەی ئێمە لە بەڕێوەبردننی کات شارەزا بین تەنها پێویستمان بەوە نییە لە هوەری بەڕێوەبردننی کات شارەزا بین، بەڵکو پێویستە لە نەخشەکانی ڕۆژی شارەزا بین، لە نەخشەکانی ڕۆژ شارەزا بین. واتە چی ئەم بابەتە نەخشەکانی ڕۆژ شارەزا بین؟ واتە بزانین چ کاتێکی ڕۆژ وزەی ئێمە بەرزە، چ کاتێکی ڕۆژ وزەی ئێمە لاوازە، چ کاتێکی ڕۆژ بۆ ئەوە باشە ئێمە بین بابەتی هەندێک بابەت شیکار بکەین، هەندێک بابەت ورد بکەینەوە، هەندێک بابەت سەعیتیا بکەین، هەندێک بابەت بخوێنینەوە، هەندێک بابەت وردەکاری تیا بکەین. چ ڕۆژێکی باش، چ ڕۆژێکی چ کاتێکی ڕۆژ باشە بۆ ئێمە بتوانین چی بکەین؟ بیرکردنەوەی داهێنەرانەمانە بێت. چ کاتێکی ڕۆژ باشە بۆ ئەوەی کە ئێمە هەست بە ئیلهام بکەین، چ ڕۆژ کاتێکی ڕۆژ باشە بۆ ئەوەی کە ئێمە هەست بە خۆشی بکەین و بچین چێژ لە سروش وەربگرین. چ کاتێکی ڕۆژ باشە بۆ ئەوەی کە ئێمە بخێن، چ کاتێکی ڕۆژ باشە بۆ ئێمە پشوویە وەربگرین و خۆمان لە جەنجاڵەکانی ژیان سەرقاڵ بکەین. بۆ ئەمە بە توێژینەوە لە بواری زانستی دەمار گەیشتون بە سێ نەتیجە. یەکەم ئاوەر کۆگنێتیڤ واتە توانستەکانی ئێمە، توانستە زەینەکانی ئێمە. هەندێک کاتی ڕۆژ تۆ زیرەکتری، هەندێک کاتی ڕۆژ زیرەکتری، هەندێک کاتی ڕۆژ تەمەڵ، هەندێک کاتی ڕۆژ تەرکیزێکی زۆرت هەیە، هەندێک کاتی ڕۆژ تەرکیزت نییە، هەندێک کاتی ڕۆژ سەرنجت باش، هەندێک کاتی ڕۆژ سەرنجت باش نییە، هەندێک کاتی ڕۆژ مشکت بیرۆکەی زیاتری بۆ دێ وە چالاکترە واوزەیەکی زیاتری هەیە. بەڵام هەندێک لە کاتەکانی ڕۆژ بەو شێوە نییە، مێشکت تەمبەڵە، سەرنجت نییە، تەرکیزت نییە، هەروەها مێشکت هیچ وزە و چالاکیەکی نییە. کەواتە لە نەخشە شاراوەکانی ڕۆژانە خاڵی یەکەم ئێمە پێویستە پشت بە چی بەسین؟ پشت بە توانستە زەینەکانی خۆمان بەسین، بزانین لە چ ڕۆژ کاتێکی ڕۆژە تواناکانی ئێمە لە لووتکەیە. لەبەرچی؟ لەبەرەوەی توێژینەوە کراوە. ئەو کەسانی کە تویتەریان بەیانیان بەکارهێناوە هەستیان بە خۆشان کرد، هەستیان بە ئاکتیف کردەوە، تا هەستیان بۆ کردووە کار بکەن، هەستیان بە جوڵە کردو، هەستیان بە ئیلهام کردو، هەستیان بۆ کردووە کە کارەکان بەڕێکوپێکی بن. بەڵام وانی کە لە نیوەڕۆیان بەکارهێنێناوە پێچەوانەکەی هەستیان بە خەم و خەفەت کرد، هەستیان بە بێتاقەتی کردووە، هەستیان بە بێزاری کردووە. کاتە ئەمە پەیوەندی بە چییە؟ پەیوەندی بە ئاوەر کۆگنێتیڤ واتە توانستەکانی ئێمە بۆ ئەنجامدانی کارێک بەرامبەر شتێک. واتە بۆ نەتۆ ئەگەر بەیانیان
توانستی توانستە زیینەکانت داوەزێ، توانستە زیینەکانی بەیانیانت بریتیبە لە تەمەڵی خاوبوونەوە، بێزاری، بێسەرنجی، بێتاقەتی. ئەگەر بی بخوێنیتەوە تووشی چێ؟ تووشی بێتاقەتێبی، تووشی دیپرێشنێبی، تووشی خەمۆکی. بۆچی؟ لەبەرەوەی مێشکت توانای مامەڵەکردنی نییە لەگەڵم بابەتان. بەڵام ئەگەر هەمان بابەت لەو کاتەیە بخوێنیتەوە کە مێشکت لە ئاستێکی بەرزیە، واتە لە ئاستی زیرەکی سەرنج تەرکیزە، ئەو هەست بە دڵخۆشیەک، هێز بە ئەکتیڤیتیەک، هێز بە جوڵاک، هێز بۆکە لەگەڵ بابەتەکە تێکەڵەبی. بۆچی؟ لەبەرەوەی کۆگنێتیڤەکانی تۆ یان توانستە زیینەکانی تۆ لەو کاتەیە گونجاوە لەگەڵ ئەنجامدانی ئەو کارە. کەواتە یەکەم نەخشەی شاراوەی ڕۆژی بریتە لە چی؟ بریتە لە ئەوەی ئێمە بزانین توانستە زیینەکانمان چ کاتێک بەرزەوە، چ کاتێک بەرز نییە و لاوازە. خەڵی دووەم the daily functions، واتە کارەکانی ڕۆژانە. واتە هەندێک کار هەیە، هەندێک کار هەیە پێویستە لە بەیانیانە ئەنجام بدرێت، وەکو چاوپێکەوتنی کار، وەکو چوون بۆ سەردانی پزیژک، وەکو بابەتی شیکاریەکان، وەکو ئەو بابەتانی کە پێویستی بەوەیە تۆ شکارێکی زۆری بۆ بکەیت. و چ کاتێک پێویستە ئێمە نەچین بۆ لای دکتۆر، بۆ نمونە ئێوارە، بۆ نمونە ئەو کاتانی کە پێویستە بابەتی شیکاری ئەنجام نەدەین، دوانی ئۆڕوانە خەرگی چارە سەرکاری کێشە نەبین. ئەی چ کاتێک پێویستمان بۆی بیرۆکەی داهێنەرانەمان هەبین، واتە بیرۆکەی داهێنەرانە و هەندێک شت هەیە لە دوانی ئۆڕوانە سەرکەوتو، هەندێک شت هەیە لە بەیانیانە سەرکەوتووە. ئەگەر ئێواران بچی بۆ لای دکتۆر زیاتر عیلاجت بۆ نووسێ. ئەو کەسانی کە ئێواران چن بۆ لای دکتۆر زیاتر دکتۆر عیلاجیان بۆ نووسێ. لەبەرچی؟ لەبەرەوەی توانست و هێزی چارە سەرکاریانە لەو کاتەیە بەهێزە. هەندێک کەس هەیە کاتێک بەیانام بچی بۆ لای دکتۆر، دکتۆر کەمتر بە دوای عیلاجە ئاگەڕێ، بەڵکو بە دوای شکارکردنی کێشەکە ئاگەڕێ، بە دوای ئەوە ئاگەڕێ نەشتەرگەریت بۆ بکە، بە دوای ئەوە ئاگەڕێت چۆن چارەسەرێکی باشتر ئەنجام بدە. کەواتە دەیلی فانکشنەکان، کارەکانی ڕۆژانە، ئەمیش یەکێکە لە نەخشە شاراوەکانی ڕۆژ، کە هەندێک کاتی ڕۆژ هەندێک کار بەسوودە و هەندێک کاتی ڕۆژ هەندێک کار بێسوودە و نابێ ئێمە ئەنجامی بدەین. خەڵی سێیەم how we do، ئێمە چۆن ئەم کارانە ئەنجام ئەدەین. کەواتە ئەنجامدانی ئێمە پەیوەندیەکی گرنگی بەچێوەی بە کاتەکانی ڕۆژانەوەیە. بۆ نمونە ئێمە کاتێک بەیانیان لە خەوەڵەسی نابێ ڕاستەخۆ قاوە بخۆینەوە، بەڵکو ئەبێ چی بکەینە؟ بێ گڵاسێک ئاو بخۆینەوە. بۆ نمونە ئێمە کە بەیانیان هەڵئەستین نابێ ڕاستەوخۆ چی بکەین؟ ڕاستەوخۆ دەست بکەین بە ئەوەی خێرات چاو بخۆین و کافاینێکی زۆر بڕەژینە جستەی خۆمانەوە و مێشکی خۆمان پڕ کافاینکی، بەڵکو ئەبێ کەمێک سەرەتا ئاو بخۆینەوە پاشان پشوویەک وەربگرین ئینجاکە دەست بکەین بە خواردن. کەواتە ئێمە چیمانێ؟ سێ نەخشی شاراومان هەیە لە ڕۆژانە کە ئەبێ ئێمە ئیشی لەسەر بکەین. خاڵی یەکەم ئاوەر کۆگنیشن، توانستەکانی ئێمە. لەبەرەوەی توانستەکانی ئێمە هەندێک کات لە باڵایە، واتە لە ئاستێکی باڵایە، و هەندێک کات لە ئاستێکی تاوە نزمایە، و هەندێک کات ئاستێکی وەسەطە. واتە هەر یەکێک لە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە بەردەوام ئەم سێشتەمان هەیە: ئاستی وزەی بەرز، ئاستی وزەی مامناوەند، ئاستی وزەی لاوەز. بۆیە ئەبێ بزانین توانستە زەینەکانی ئێمە لە چ کاتێکی ڕۆژە بەرزە و لە چ کاتێکی ڕۆژە لاوازە. هەروەها کردارەکانی ڕۆژانە، چ کاتێک چاوپێکەوتن باش، چ تەمەنێک ژنێنان باش، چ کاتێک گفتوگۆکردن باش، چ کاتێک بیرۆکەی داهێنرانە باشە، چ کاتێک توانای شیکارکردنی کێشەکان باشە، چ کاتێک چون بۆ لای پزیشک باشە، چ کاتێک کاتی چاوپێکەوتنە، چ کاتێک کاتی چوونە بازاڕە، چ کاتێک خوێن بۆ خوێندنەوە باشە. کەواتە چۆن کردارەکان بە چیا دابشکین بەسەر کاتەکانی ڕۆژە دابشکین. خاڵی سێمش how we do، ئێمە چی ئەەکەین، یان ئێمە چۆن ئەنجامی ئەدەین، ئێمە چۆن کارەکان ئەنجام ئەدەین. ئەمەش ئەکوێتە سەر چی؟ ئەکوێتە سەر نەخشە شاراوەکانی ڕۆژانە. بە تێگەشتن لەم نەخشە شاراوانەی ڕۆژ ئێمە چیمانە گۆڕێت؟ ئێمە تێڕوانینمان بەرامبەر ئەوە ئەگۆڕێت چۆن کاتەکانی ڕۆژانەمان بەکاربێنین و پێویستە چی بکەین لە کاتەکانی ڕۆژانەماندا. تەواو. ئەی سەرکەوت، ئەرە چۆن بووم دڵی